ئەو نیشانانەی کە دەرئەکەی و تۆ بچی بۆ لای دکتۆر ئەوە پێی ناوترێن نیشانە ئەوە خەتەرە یعنی نابێ یەکێ چاوەڕێکە تا خوێنێ بێ مەسەلا یان وەزنی دابەزێ یان تووشی زەردویی ئەبێ یان نەڕشێتەوە یان سکی دەرناچێ ئەمانە علاماتی شتی زۆر متەئەخیرن یانی شتی زۆر دواکەوتووی نەخۆشەکە ینی نەخۆشیەکە زۆر با بڵێن پێش کەوتووە زۆر ڕۆیشتووە ئێمە لە چیژە ترسین لە وەرەمەکانی قۆڵۆن و ڕیخۆڵە ئەترسین و لە مائیدە ئەترسین و لەمانە بۆ ئەوەی با من کورتی کەمەوە ئێستا هەر کەسێ ئێشی هەبوو لە ناوسکیا خاصەتەن ئێشەکە ئەگەر تازە بوو یعنی چۆن تازە نادوێن باڵێن مانگێکە ئەمە زۆر خەتەرە ینی زۆر جددیە یانیەوە یان ئەگەر ئێشەکە هەڵیسان لە خەو چەند جارێ هەڵەسێن لەخۆ یان ئێشەکە بڵێن 2 هەفتە 3 هەفتەیە لە هەفتەیە بەرەو ژوورە لە هەفتە تێپەڕ بووە ئەم دکتۆرە کاکە و دکتۆرە کاکە چا نابێت دەرمانەخوا تۆزێت تەخفیف بێ هەمیسانیەتەوە ئەم نوعی ئێشە یعنی بە دەرمان مەرجە ئێش ئازارەکە زۆر بەهێز بێ بەڵام ئازارەکە شەر نییە زۆر بەهێز بێ لەوانشە بەهێز بێ ئازار یان بەجا باسی ئازاری سکەکەین کە خەڵک پێڵێ مەسەلا ئازاری سکێ بێڵێ ئەوە هەستیاری قۆڵۆنە ئەڕوا دەربانێکی بۆ نووسنیێت و ئەڕوا مانگی هاتوو چووەکە 2 مانگ هاتوو چووەکە شتێکی زۆر ڕۆتینە ئەمە یعنی من زۆرێ بینم دوایی دەرەچێ شتێکی زۆر خراپ لەبەر ئەوە ئێمە نابێ بەوە ڕازی بین کە ئێشمان هەبێ هەڵمان سێنێ لە خەو کە ئێشمان هەبێ تازە پیا بوو بێ ئەمانە با لە گوێ بگرن یەکەم تازە پیا بوو بێ هەڵمان سێنێ لە خەو ئێشەکە وامان لێ بکە ئەم دکتۆرەکە و دکتۆرەکە بکەین وامان لێ بکە ئیشەکەمان بەجێ بێڵین ینی چۆنەڵێ لە حیاتی نەمەڵی حیاتی ئەو ژیانی ئەو کەسە ئەگۆڕێ ینی یان ئەمانە ئەبێ زوو فریایکەوین نەگەینە ئەوەی کە ئەو کەسە بڕشێتەوە و خوێنی هەبێ و ئەو کەسە زەردویی توش بێ و وەزنی دابەزێ و نانی پێ نەخورێ ئەمانە علاماتانە عیبە حتا لە کتێبیشیان نووسراوە ئەمانە عیبە دکتۆر ئەگەر اعتیماد کاتە سەر ئەو علاماتانە ئەو نیشانانە زۆر دوا ئەکەوێ ئەو نەخۆشی زۆر دوا ئەکەوێ ینی پێی نازانرێ ئەو بگاتە ئەوە لە قۆناغێکی زۆر پێشکەوتووایە ینی ئەو تەشخیصە تازە ئیسفادەی نییە ینی بەڕاستی بڕۆ ئەوە دکتۆری ناوێ بڕوا بۆ لای یەکێکی تۆزی هەر دراوسەی دکتۆریش بێ بڵ خوێنم هەیەڵێ بڕۆ نازۆرێ بکە مەسەلا یا قیمەتی چییە یا بڵێ وەزنم زۆر دابەزیوە نابێ ئەوانە هی ئیشی ئەوە نییە لای دکتۆر ئەوەی توژوێ ئەبێ پێش ئەوە بگیرێ ئەو شتە لە هەمووی مهمتر ئێش هەر کەسێ ئێشی ناوسکی هەبوو ئەبێ بۆی بگەڕێ و نابێ ڕازی بێ بەوەی کە بڵێ وەڵام من هەستیاری قۆڵۆنم یا ڕیخۆڵم هەیە باشە جا بە نیسبەت خەڵک زۆر پرسیارەکەن کۆمەلگا زۆر ئەم پرسیارەکە چنەوە خواردنێک بخۆین باشە بۆ ئەو چنەوە یەک دەلیل لەسەر یەک نوع خواردن نییە ڕاست نییە کەس نازانێت دکتۆرە تۆ چی بە چی خواردنێ تۆزێ تێکە چیت مەسەلە غازاتێک دەبێ شتێک دەبێت سکتە ئاوسێ ئێشێک دەبێ ئێشەکەش نابێ ئێش بێت ئەو ئێشەیە ناژبێت یعنی بێت چەند دقەی بمێنێتەوە بڕوە نەمێنێ ینی یا بە چ خواردنێ بەعزە جارێت تەبیعەتت تێکەچێ یا تەماشاکەی پێ ناکەوێ ئەبێ خۆبی دۆزیتەوە ئەبێ خۆبی دۆزیتەوە هەیە بە شیر وای لێ هەیە بە شیر چاکەوێ هەیە بە ترشی وای لێ بە ترشی چاکەوێ هەیە بە بقولیات وای لێ هەیە بە بقولیات دەڵێ باشم ئیتر ئەمانە تەوان زۆر لەسەر تەهەیوجی قۆڵۆن یان هەستیاری قۆڵۆن زۆر نووسراوە لە کتێبە چاپتەری گەورە و پەیپەری گەورە و بحوسی گەورەی لەسەر دەرەچێ بەڵام با کۆمەلگا بزانێ و دکتۆریش کە دکتۆری جیپیش ینی عامیش دکتۆری جیهازی ینی کۆئەندامی هەرس و جگەریش باتینیە نەشتەرگەری با بزانێ خۆی بۆ مەشغوڵ نەکا ئەمە ئەبێ وەختێ بڵێ ئەمەیە کە ئەوەیە بوتمان ئەبێ ئێشی نەبێ بەو شێوەیە بەڵام ناگەڕێن بۆ علاماتە خەتەرەکان من ناڵێم ئەگەر و ئەمە لە علاماتانەی نەبێن ئەو علاماتانە ئەبێ دەرکەین چونکە زۆر درەنە
بەڵام وا باشە تەشخیصی ئەم نەخۆشیە نەکا بە ئاسانی یعنی من چی زەرەرەکەم چ زەرەرێکم ئەگەر نەخۆشێک بێ هەستیاری قۆڵۆنی هەبێ و من تەشخیصی نەکەم هیچ زەرەرێکم نەکردو ئەویش نەیکردووە بەڵێ وانە بەڵام زۆر خەتەرە گەرێکی وەرەمی قۆڵۆنی هەبێ وەرەمی مەعیدەی هەبێ بەرگی زراوی هەیە ئەتلێتەوە ئەڕاویێت ئەڵێن ئێشی قۆڵۆنە بەڵێ کەواتە گرنگە هەندێک جار ڕەنگە نەخۆشە کە سەردانی پزیشکێکەکە زۆر باوکە ئەڵەن دکتۆرەکە زۆر فەحسمان بۆ ئەکا و ڕەنگە شتێکی ترمان تیا بدۆزرێتەوانێ و ڕەنگە نەخۆشەکە خۆی قەنەعەت پێ بکە بە دەستنیشان و بە نەخۆشیە ئاسانترەکە بۆ ئەوەی کە زۆر لە حاڵەتەکەی خۆی نەگۆڵێت چەند گرنگە کە ئەم دەستنیشانکردنە بخێتە ئەخیر شتەوان یەکە هەموو شتەکانی تر تەواوە زۆرتەوە ئەمە پێ بە عیلم پێوترێت دینایڵ یعنی ئەو نەخۆشە حەز ناکە شتێکی بۆ بدۆزنەوە لەبەر ئەوە تەماشاکاڵێن بەخوا باش بوو مێسێ شتێکی وام نەماوە و بەخوا تەحلیمم دەرمانێک بۆ بنووسە ئەڕۆم و یعنی هەیە ئیشی هەیە پەلێتی هەیە قەنەعەتی نییە هەیە هەر ئەوە نەسەقافەتەکەیەتی ڕەنگە بترسێت لەوەی ڕەنگە بترسێ حەزەکەم بزانی زۆریش عیلاقەی بە سەقافەتەوە نییە یعنی حتا دکتۆریش دینایەڵی هەیە ئەیەوێ مەسەلا دوورەکەوێتەوە لە نەخۆشی بە تەفسیری خۆی خوا تووشی کەسی نەکە بەڵام من ئەمیسانۆیڵێمەوە با کەس ڕازی نەبێ بە هەستیاری ڕیخۆڵە مشکلەیەکی هەیە بعد ئەو ئیلحاح بکە لە دکتۆرەکەی قیچەکە با هیچ دەرنەچێ قیچەکە با چەند دینارێ سەرفکە باشترە وەک لەوەی کە یەک جاربینی مەسەلە تەماشاکەی چەند نازۆری قۆڵۆنی کرۆ نازۆری مەعیدەی کرۆ سۆنەری کردۆ یا سیتیسکانی کرۆ هیچ دەرنەچۆ تاو کاکە ترسێکی ئەو تۆی زەخمی گەورەی نییە ئەو وەختە تر ناوێنەی هەستیاری قۆڵۆن هەستیاری ڕخۆڵەی بچووک ناوێنەی شتی نەفسی ناوێنەی خواردنم پێ ناکەوێ ناوی ئەنەی بەختی نازانم تر نییە من حەزەکەم شتێک دەرنەچێت تر تو خۆ بڕ نایی بۆ بدۆزەرەوە دەرمان شتێ خۆی بخۆ هیچ مشکلەی نییە مە دەرمان نانووسینیانی بۆ ئەو شتانە ئەبێ بزانی چیەتی ئەگەر نەخۆشیەکە نەبوو ئەڵین کاکە بڕۆ زۆر بیری لێ مەکەرەوە بزانێت چی پێ ناکەوێ مەیخۆ دەرمان عادەتەن خراپە یعنی خۆ دەرمان زۆرە بۆ ئەوانەی کە ناوی نراوە هەستیاری ڕیخۆڵە کە ئەسڵان نابێت دکتۆر بەو تەشخیصە قەنەعەت بێنێ هەتا هەموو شتێک تەکی دەکا کە نییە کە پێڵێن diagnosis of exclusion یعنی شتەکانی تر هەمووی لا ئەبەی هیچ دیار نییە ئیجاڵێ بەخوا دیارەمە هەستیاری ڕخۆڵێ دوایش زۆری هەم هەستیاری ڕخۆڵیان دەرچوو هەمووی هنا یعنی سیلیەک دزیز ئەوە نیە ئەگەر زەرعی لە دوانزەگرێ وەرگێ مۆزوعەکە گۆڕێ زەرعی لە قۆڵۆن هەڵگرێ مایکرۆسکۆپیکەل کۆلایتس مۆزوعەکە گۆڕێ یعنی هەر هەمووی کە وەختی خۆی پیان وتووە هەستیاری قۆڵۆن ئەوانەی کێن بۆ لای من ئەڵێ هەست مەسەلە تەماشاکەی وەرەمی قۆڵۆنی هەیە ئەڵێ وەڵاهی من ئەڵێم ئەمە لە کەیەوە ئەڵێ بەخوا هەمووی مانگێکەوەم دوو مانگەوەم وەمەزانی هەستیاری قۆڵۆنە و هەر بۆش تەشخیص کراوم دەستی شان کراوم دوای نازۆر هەمە کردو بتر دوای دوو مانگ دا قیمەتی چییە دوای دوو مانگ نازۆر زەحمەتە یعنی خۆزگە لە دوو هەفتەی یەکەما بکرایە یعنی بۆ کۆمەڵگا ئێشی هەبوو بۆ هەفتەیەک بەرەو ژوور هەڵی سانی لە خەو یان نەیهێش ئیشەکەتی لێ تێکگای یان ئەم دکتۆرەکە ئەو دکتۆرەکە کرد یان ناڕوات بە دەرمانی عادی و تەواو هەریەتەوە بڕۆ ئەبێت دکتۆرە تۆ با پزیشکەکە بڵێ بگەڕێ بۆم بگەڕێ بزانێت چییە بەڕاستی نازۆری مەعیدە و دوانزەگرێ و ینی سوورێن چکو مەعیدە و دوانزەگرەیەوێ کە پێوترێ OGD یان EGD بەڕاستی عەلاقەل سۆنەرێکی ئەکسپێرتێوێ بە دەستێکی خەبیر سۆنەرێکی بۆ بکە لەگەڵ نازۆری قۆڵۆن ئەمانە زەروریە و لەوانەیە زەرعی دوانزەگرەی بوێ لەوانەیە زەرع لە کۆڵۆن وەرگێ فەحسی PC جاری وا جیاردیایە یعنی شتێکە پێوترێت جیاریە خۆ دەزانی پارەسایتە یعنی مشەخۆرەکان دەردی بە کوردی پێڵێن بە چاو نامێنێتەوە میکرۆسکۆپیە بە مایکرۆسکۆپە بینرێ هیچێکە لەوانە شتێکی بەسیتە بە چەند حەبێک چاکە بێ بە 3 ڕۆژ لەبەرەوە نابێ ئەو شتانە ئیهمال کرێت کاکەم ئەم تەشخیصە بە
کۆمەلگا پێوەی نووسێ زۆر باوە لە کۆمەلگام ئێمە من زۆر خەفەتی پێخۆم بێگومان ڕەنگە تەندروستی کەسەکە زۆر بەرەو خراپی بڕۆ زۆر دەرەنجامێکی خراپی یەن بۆ لای ئێمە دەرەجە 3 و دەرەجە 4 کانسەرەکەی چۆتە جگەری و بڵاو بۆتەوە ئیتر من چی لێ بکەم ینی ئەوەیە مشکلەکە. دکتۆر چ کاتێک ئێوە ڕەنمایەکەن ئەگەر کەسێک ئازاریشی نەبێ و هیچ نیشانێکی نەبێ ناوزوور و هەناوبینی بکات بۆ کۆڵۆن و یاخود بۆ گەدەی بێ هی من نییە ئەوە گایدلاینی عالەمیە ئەگەر یەکێک مەسەلە ئەوان لە ئەوروپا لە ئەمریکا گایدلاینەکە 50 بەرەو ژوور لە 50 تر بێت دەستکا بۆ نازۆری قۆڵۆن و مەعیدە بەڵام قانونێکی یابانی هەیە ئەڵێ irrespective of age sex and duration یعنی چی؟ یعنی نە عمر نە جنس نێرینە یا عمری چەنە چەند ڕۆژە هەر مشکلەیەک هەبوو لە دەوری مەعیدەی ئێزە ئازارێک ناڕەحەتیەک لە یابان یەکسەر نازۆری بۆکەن بۆ لەبەر ئەوەی سەرەتانی مەعیدە لە یابان زۆرە بەڕێی من وەی ئێمە ئەیبینین ئێستا و جەڕاحانەی کە جویان لێمە ئەسا ئەوانیش تەسەوریەکەن پزیشکە پسپۆرە هەناوەکانیش بە ڕێزەکان ئەمانیان زۆر بینەوە سەرەتانی مەعیدە لا ئێمە زۆرە یعنی لە کۆمەلگای ئێمە زۆرە مەسەل ڕەنگە بابەتێک بێ زۆر باو نەبێ زۆر خەڵک نەیبیست بێت کە بەو شێوەیە بێت ئاخدا هەیە زۆرێک ئەوە لە ئەوروپا زۆر کەمە لە ئەمریکا تقریبن سەرەتانی مەعیدەی جوزئی ناوەڕاست و ئەخیری نەماوە لە جوزئی پێشەوە ئەبێ بەس ئەوانە نەماون ئەسڵەن خۆشی هی بەڕاستی ئەڵێن هی هەلیکۆبەکتەرە هەلیکۆبەکتەریش ئەمە ئەوە نییە کە خەڵک لێی ئەترسێ هەلیکۆبەکتەرم هەیە هەلیکۆبەکتەرم هەیە بەکتریای مەعیدەم هەیە بەکتریای مەعیدەم هەیە بەکتریای مەعیدە ئەڕوا ئەم ئەسوورێتەوە دەرمانی بەکتریای مەعیدە بە نازۆرێک هەلەبێ ئەمە یەک بەکتریاشی هەیە خۆ زۆر کەسێتی لە سا 85 شەرق هەیەی بەڵام ئەم شەر نییە تۆ ینی هەموو کەس ئەم هەموو سیارەیە لەو جادەیە ئەڕوا شەر نییە خەڵک دەعام بکە وانە لە سا 85 خەڵک بەکتریای مەعیدەی هەیە بەڵام ئەم بەکتریای مەعیدەش لە مناڵیەوە دروزە بێ کە چووە دیئێنئەیەکەی ئینسانەوە چووە ناو دیئێنئەی و دەستی گرت بە گۆڕان تەواوتر عیلاجیشی ئیسفادەی نییە لەبەر ئەوە ئەو کەسانەی ئەگەر کانسەریان هەیە لە فامیلیانە ئەبێ لە 40 ساڵیەوە نازۆری قۆڵۆن بکەن بەڵام بێ زووتریش مەسەلە کابرا لە 30 ساڵیەوە تووشی بووە بەڕێی ئێمە گایدلاینەکان و ئەڵێ تەوان با زووتر بیکە چونکە براکەی باوکیشی لە 30 ساڵی تووشی بووە ئەمیش بیکە چونکە نەکو لەو جی نەبێ لەو عمرات تووشە بێ جێنێتێک سەدی هەیە ئێستا هیجینی بەس نەگەیشتووەتە مستەوای نازۆر هیچ شتێ ناگاتە مستەوای نازۆر بۆ منامە ئەمە جیهازی شاری خوێنە تا دەسم لیا و سێرم کرد ئیتر لە دوورۆ ڕسمی بگریت و بڵێ بەخوا لەوە ئەچێ و یەکی بڵێ لەوانە نازۆر یعنی سیرکردنێکی یەکسەریە ینی دایرێکتە مباشرە هەموو شتێکە بینێ و نازۆری قۆڵۆنیش بە حەقیقەت ئەبێ لای ئەکسپێرتی نازۆری قۆڵۆنەکان کرێ یعنی نابێ هەر کەسی هەڵسێ نازۆری قۆڵۆن بێ ئەکسپێرت بیکە چونکە مس دایگنۆز و مسیگلیژن ینی زۆر هین نابیدرێ ئەیبێتیان نییە یعنی مەڕم بێ بەعزە پزیشکێک بڵێن بۆچی واڵێ ناقم من نەبێ حەقیقەت بڵێن بە کۆمەلگا من ناتوانم فێڵکە بڵێ ناتوان من مجاملەی پزیشکەکان بکەم بەو شێوەیە ینی نازۆری قۆڵۆن شوێنی خۆی هەیە نازۆری مەعیدەی شوێنی خۆی اختصاصی خۆی هەیە ئەشخاصی معەنن یعنی چێن ئەو کەسانێکەکەن ئەو کەسایەتیانێکەکەن لە شارەکەوان هەشکر زۆر پێشکەوتووە ئەندامی هەر سوجگەر لێرە لە هەموو عێراق ئەتوانم بڵم لە منتیقەکان لە دەوڵەتەکانی ئەترافیشمان وەکو سلێمانی نییە وەکو هەولێر نییە سپاس بۆ جەنابیشتان دکتۆر کە دەستێکی زۆر باشتان هەیە لە نەشتەرگەری هەر سوجگەرە زۆر سپاس بۆ ڕێنمایەکان ئەگەر هیچ شتێکت ما بێ لە کۆتاییە وڵا لە کۆتایی داواکەم یەکێک بە زۆر بە هین ئەمە وەرنەگرێ و بترسێ بەس ئەو ئەگەر ئەو نیشانەی کە پێکۆ خاستن ئەمان بە ئێشەکە تەرکیزکەن مەسەلە بەس ئەو کە کەوتە ئەوەی زەروری هەیە و کەوتە ئەوەی خوێنی هەیە و کەوتای وەزنی دابەزێ و نانی پێ ناخورێ منی ناوێت دکتۆری بۆ چییە خۆی ڕا بە مزەمیدێکیش بڵێ ئەڵێ کاکە بڕۆت
بگەڕێ بۆ بشکنینێ بکە بەڵێ. بەڵام من پێش ئەوەی ئەوە بکەین وتمان ئەو نەوع ئێشانە یەکەم هەڵیسیانێ لە خەو دووهەم ئەگەر بە قووەتیش بوو شەرتیش نییە بە قووەت بێ سێهەم ئەگەر ئیشی لێ تێکگا مەسەلە ئیجازە وەرەگرێت لە بەرشەکە ئەم دکتۆرەکە و دکتۆرەکە وانە ئەمانە بە دەرمان ناڕوات ئەڕوات و یێتەوە ئیتر بە ئەوەنە لە هەفتەیەکە دە ڕۆژان مەجال بۆ تۆ قەینە دوای دە ڕۆژەکە تر بکەوێتە تەحلیل چونکە لە دە ڕۆژە مشکیلە نییە یعنی دوو هەفتەیش ئەو مشکیلە گەورەیە ناکاتەوە تەشخیصی نەکەین بەڵام دوای ئەوە دران نەبێت دوای ئەوە زۆر درێنە زۆر سپاس دکتۆر بۆ ڕێنماییەکانت